تاقیکردنەوەی گشتی کۆتایی ساڵە و دوچانسی تۆیە بۆ دیاریکردنی ئایندەیەکی ڕوون. چی لەوە ناخۆشترە لە کاتی بیرکردنەوەی پرسیارێک وەڵامەکەت بەبیردانێت؟ بەڵام ئەگەر هاتوو خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینس بیت چی دەبێت؟ بێگومان زۆر ئاسانە. ئەوەی خوێندکارانی کۆلێژەکانی یونایتد ساینس جیا دەکاتەوە لە قوتابیانی دیکە بوونی پەڕاوی تایبەتە بەوانەکان کە لەلایەن مامۆستای بە ئەزمون و شارەزاوە دابین کراوە. هەروانەیەک بە شێوەی پرسیار و وەڵام تێیدا ڕوون کراوەتەوە کە هاوکارت دەبێت لە کاتی تاقیکردنەوەکاندا وا دەکا بە ئاسانی بیر لە وەڵامەکان بکەیتەوە و وەڵامی ڕاست دیاری بکەیت. هەر بۆیە بە شانازیەوە ڕای دەگەێنین لە تاقیکردنەوەی گشتی وەزاریدا 48 خوێندکارمان لە دەیەکەمەکانن لەسەر ئاستی هەرێم، 128 خوێندکارمان نمرەی سەر و 95 و 195 خوێندکارمان سەر و 90یان بەدەستهێناوە. بەڵام چی دەکەیت ئەگەر پرسیاری وات نەبینی بێت پێشتر؟ چیەتی بۆ وەستاوی؟ بڕۆ وەڵامە ڕاستەکەم بۆ بێنە. لای بێنم تاکۆستا پرسیاری وام نەبینیوە. ئەی باش ئێستا چی بکەم؟ وەڵا بە قسەی منەکەی خۆ شانس شتێ هەڵبژێرە باشکەم ڕازدەچێت کات نەما. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوێکی گەشت.